لە سپیلکەوەکە بۆ خەلیفاندەی ڕێگاکەی لێژە ئەو کامێرایی کە بووە بەڵا بۆ شۆفێران کامێراکە لە دەواازەی شاری خەلیفانە و بەشی زۆری ئەوانەی کە بەم ڕێگایەدا گوزەر دەکەن تووشی داوی ئەم کامێرایە بن. کامێراکە لەسەر ڕێگای سپیلک بۆ خەلیفانە بە دیاریکراوی لە دەواازەی شاری خەلیفانە. خێرایی ڕێگە پێدرا و لەم شەقامە 6 کیلۆمەترە لە کاتژمێرێکدا بۆی ئەوەی کە بە تایبەت کە لە سپیلکەوە بەرەو خەلیفاندەی ڕێگاکە لێژە بەشی هەرە زۆری ئەو شۆفێرانی کە بێرەدادێن لەم کامێرایە دەن ئەوانەی کە شارەزان و ئەوانەشی کە شارەزانین تووشی ئەم کامێرایە بن. هاوڵاتیان بەشێکی زۆری هاوڵاتیان لێرە پەیوەندیان پێوە کردوین بۆ ئەوی کە داواکاری ئەوان بگەێنین کە خێرایی ڕێگە پێدرا و لەم شەقامە زیاد بکرێت هیچ نەبێ بکرێت بە 80 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا لەبەرەوەی کە شوێنەکە دەرەوەی شارە. و لەلایەکی تر لە سپیلکەوەکە بۆ خەلیفاندەی ڕێگاکەی لێژە شۆفێران ناتوان خێرایان کەم بکەنەوە ئەمە یەکێک بوو لەو شۆفێرانەی کە ئێستا لە کامێرەکەیدا و سەرپێچی بۆ تۆمارکرا ئەمە نزیکەی دەخلەکێکە بێلێرین ئەمە چوارەم ئۆتۆمبیلەکە لەم کامێرایەدات. ئێمە داواکاری هاوڵاتیانمان گەیان بە هاتوچۆی سۆران هاتوچۆی سۆران ئەڵێت زیادکردنی خێرایی کامێرا لە دەسەڵاتی ئێمەدانێ و ئەندازەی هاتوچۆی هەولێر ئەتوانێت خێرایی تۆمارکردنی خێرایی کامێراکە زیاد بکات. وا دەشڵێت ئێمە داواکاری پێشکەش بە ئەندازەی هاتوچۆی هەولێرەکەین بۆ ئەوەی پێداچوونەوە بەم کامێرایەدا بکرێت و ئەگەر پێویست بێت خێرایی ڕێگە پێدرا و لەم شەقامەدا زیاد بکرێت. ئەمە ئەو کامێرایە کە گرفتی زۆری بۆ هاوڵاتیان دروست کردووە بەشێکی زۆری خەڵکی بەهۆی بوونی ئەم کامێرایە ئەم شەقامەیان تەرک کردوواتە بێرەدا هاتوچۆ ناکەن ڕێگای تر بەکارێنن بۆی لێرە تووشی ئەم کامێرایانە بن. ئەڵێن هەر چۆن دێین هەر چۆن بێرەدا تێپەڕین کامێراکە سەرپێچیمان بۆ تۆمارەکەات.